دوای پەیامەکەی بارزانی وەفدێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری هەولێر کۆبوونەوە و یەکێتی جگە لە پرۆژەکەی پەرلەمان پرۆژەیەکی نوێی خستە بەردەم پارتی و وتەبێژی یەکێتیش دەڵێ سورن لاسەر پرۆژەکەی پەرلەمانیان بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم و پرۆژە نوێیەکەیان بۆ سازانە و وتیشی دەبێت لایەنەکان پرۆژەیان بۆ سازانیش هەبێت. پێویستەکە ئێمە گۆڕان تەبابین و تەبابین لەگەڵ لاکانی تریش و ئەوە لەسەر حسابی هیچ لایەنێکیش نییە و ئێمە بەردەوامی بە کۆبنەوەکانمانەیەین و هیچ علاقەیشی بەوە نییە بڵێت ئێمە لەسەر بەس مەسەلەی سەرۆکایەتی هەرێم و یاسای سەرۆکایەتی هەرێم ئێمە و گۆڕان نزیکین لەیەکەوە ئەوە ئەمکانە مادەیەک رێت لەگەڵ لاکانی ترە ئێمە دانیشتمان کردو بەڵام ئێمە لەسەر پرۆسەیەکی سیاسی لەگەڵ گۆڕانە ئێمە بەردەوامیمانەیە. کۆبوونەوەکەی یەکێتی و پارتی دوای ڕاگەاندراوەکەی سەرۆکی هەرێمات کە ئاماژەی بەوە کرد ئەوان قبوڵی ناکەن هیچ لایەنێک خۆی بسەپێنێت و دۆخی دوو ئیدارەیی دروست بکاتەوە و وتەبێژی یەکێتیش ڕایگەیاند بارزانی مەبەستی یەکێتی نەبووە لە پەیامەکەیدا و وەفدەکەی پارتیش ڕایگەیاند ئەوان بێ سازان هیچ ڕێگەیەکی دیکەیان قبوڵ نییە و پێداچوونەوە بە پۆستەکانی دیکەدا دەکەنەوە کە سازانی لەسەر کراوە. گوتومانە ئەگەر ئەم دوو ساڵات تێپەڕێ دوای ئەوە لەگەڵ لایەنەکان ڕێککەوین دەکرێت ئەم بابەتە بدەینەوە دەستگەل ئایا پێی باشە لە پەرلەمان هەڵبژێردریان پێی باشە لە ناو جەماوەر هەڵبژێردرێ و گوتیشم دەسەڵاتەکان هەمووی قابلی ئەوەی ئیت دەسەڵاتی هەموو دەسەڵاتەکانە چونکە هەر دەسەڵاتێک لەوێ کەم بکرێتەوە دەبێت بچێتە شوێنێکی ترکەواتە دەبێت بە هەموو دەسەڵاتەکانی ناو کوردستاندا لە حکومەت و لە پەرلەمانیشدا بچینەوە و خوێندنەوەیکی نوێیان بۆ بکەین. تەنها 9 ڕۆژماوە بۆ تەواوبوونی ویلایەتی سەرۆکایەتی هەرێم و کۆبوونەوەکانیش نەیانتوانیوە بگەنە سازان و راپۆرتی لیژنەی یاساییش بەز کراوەتەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان لایەنەکانیش دەڵێن کۆبوونەوەکان بەردەوام دەبێت. پەرلەمانی کوردستان نەیتوانی پرسی سەرۆکایەتی هەرێم یەکلایی بکاتەوە لە ئێستاشدا لایەنە سیاسەکان وەفدی دانوستانکاریان پێگێناوە بۆ سەردانیکردنی یەکتر لە یەکەم کۆبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستاندا یەکێتی ڕایگەیان پرۆژەیەکی نوێیان لە بەردەستدایە و پارتی دیموکراتی کوردستانیش دەڵێ ئەگەر نەگەن بە سازان لەگەڵ لایەنەکان ئەوە لەگەڵ بەیاننامەکەی سەرۆکی هەرێمدان کە دەڵێ دەبێ هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدرێت. هێرش قادریان ئارتی هەولێر.